نەبوونی کارەبا و ئاو و سوتەمەنی دەنگی ناڕەزایی پیرەمەگرونیەکانی بەرز کردەوە و داوا دەکەن کارەبایان وەک کارەبایی ماڵە بەرپرسەکانی لێ بکرێت. بە پێچەوانەی بڕیارەکەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە پیرەمەگرون لە بری جۆزەی 20 ئامپێری جۆزەی 16 ئامپێری دانراوە بۆ هەر خێزانێکیش 16,000 دینار وەرگیراوە کاوەش پێچەوانەی بڕیارەکەی ئەنجومەنە. پێش ئەم 15 ڕۆژەی کارەبامە هەر زۆر خراپ بوو، هەتا بڵێ خراپ بوو وعدیان پێداین بۆ مامکەنە 20 ئامپێر 20 ئامپێرەکە تیان 15 شەمان لێ بۆسن 15 شەوەکە ئەمڕۆ موعیدەکەی خۆی تەواو بوو ئەمڕۆ قەرار بوو بۆ مامکە بە 20 ئامپێر 20 ئامپێرەکەی ئێستا سەری نەکردووە دەڵێ دەبێتە 16 ئامپێر. وەڵای کارەبا هەر هیچ نییە ئەگەر لە ڕۆژێکدا ساعاتێکە بێ زۆر سپاسیان دەکەین هیچ نییە هەر کارەبا هیچ نییە. سڵی کارەبایە دوکانی مریشکمەیە ئەوەتە 600,000 بۆ هاتوتەوە ها دوما نادەم چەندە بۆ ماتوتەوە باشە. لە دوای ناڕزایی هاوڵاتیان و بێدەنگی لایەنە پەیوەندیدارەکان هاوڵاتیان بۆ ماوەی چەندین کات ژمێر ڕێگای سەرەکی سلێمانی دوکانیان داخست و بۆ پیشاندانێکی بەرفراوانیان ڕێکخست. ئەوم بووچە بە خۆتان دەزانەوە هەر نەماوە ڕۆی ئەوە نەوە دوای لاتوە خەرجی خەونی پێوە بینین. کارەباش گەیشتۆتە وەزعیم خەڵک هاتوۆتە سەرنجادی بەڕاستی کە داوای مافی خۆی دەکا داوای مافی خۆی دەکات لەم حکومەت لەم دوو حیزبە سەرەکی کە ئەم خەڵکیان بەم ڕۆژە گەیاندووە لە پێناو مەسلحەت و بەرژەوەندی خۆیان. مۆلیدەکە سێ قاتی ڕێسی زیاتریش دەکا وار 255,000 بۆ هاتوێتەوە. ئێستا ژوا ئەمپێر نازام چیە دایانن جۆزەیەکە دانیامە 16,000 لێستێنن ئەم 16,000 لە پێناوی چییە؟ با مەعاشەکەی بدەن و 16,000ەکەش بدەیت معاش نادەن بە کەس. ئەمانە حکومەتن نین و فەشەلیان هێناوە 3 ساڵە فەشەلیان هێناوە قەسەم بەخوا فەشەلیان هێناوە هەموو دنیا بگەڕێن فەشەلیانەوە هیچ کە دەوڵەتیان پێ ناکرێت. پارێزگاری سلێمانی ئەوەی بە خۆپیشاندەرانوت گەر لەگەڵ جۆزەی 20 ئامپێری نەبن ئەوە ناچارن کارەباکەیان وەکو کارەبای نیشتیمانی شوێنەکانی تریان لێ بکرێتەوە. خۆپیشاندەرانیش نە بە هاتنی قایمقامی دوکان و پارێزگاری سلێمانی و بەڕێوەبەری کارەبای سلێمانی ڕێگاکەیان دەکردەوە و نە بە بەڵێنەکانی ئەوانیش ڕازی دەبوون. ئاخرێن ئەنجام گەیشتنی ئەوەی کە کاک شێخ سالار وای ڕاگەیان کە ئێمەی وەکو ناحیەکانی تری سوورداش و خەلەکان و بازیان ئەو جۆزە 20 ئەمپێرە جێبەجێکن کە لەو ناوچانەی تر جێبەجێ کراوە و ئیساش لە هەوڵی ئەوان کە خەڵکە لە بڕیارەکەی کاک شێخ سالار بگات و بۆی کۆتایی بەم ڕێگرت نەبێن. ناڕزاییەکان لە دوای جێهێشتنی پارێزگاری سلێمانیش بەردەوام بوو بەڵام بەوتەی پەرلەمانتارێکی خولی پێشووی پەرلەمانیش حکوومەتێک ئاو و کارەبا و موچە و سوتەمەنی پێدابین نەکرێت پێویستە لا بدرێت و وتیشی تووڕەیی هاوڵاتیان لە لێواری تەقینەوەدایە. بەو جادەدا هاتووم تووشی ئەو کۆمەڵ خەڵکە بووم کە لەسەر کێشەی ئاو کارەبا گرفتیان هەیە خزمەتگوزاری و هیچ چارەسەرێکی واژ نییە لەبەرەوە پێم وایە پێویستە گۆڕانێکی گەورە لە وڵاتە بکرێ ئەویش بە گۆڕینی ئەو حکومەتە دەکرێتن. هیوادارم خەڵک لە هەڵبژاردننی ئایندە شەرعیەتیان لێوەگرتەوە بیداتە خەڵکێکەوە وڵاتی پێبەڕێوە دەست. تا دێت ناڕزایی هاوڵاتیان لەسەر نەبوونی خزمەتگوزاریەکان فراوانتر دەبن و بەرپرسانی حکومیش سەرڕای دەزوەستانیان لە چارەسەری قەیرانەکان تەنها فریایەوە دەکەون پینۆپەڕۆی فەشەلنێهێنانی حکوومەتەکەیان بکەن. جەلال محەممەد کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی پیرەمەگروند.